بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی باکۆرکردنی بەشێک لە میدیاکان لەلایەن وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان یان ڕاستە بڵێن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئایا وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بەشێک لە میدیاکان بایکۆت بکات بانگشتی کۆنفرانسە ڕۆژنامەوانیە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان نەکا؟ ئایا ئەمە بەرپرسکردنەوەی ئازادیە یان ئاساییە وتەبێژە دەزانێت میدیای لەگەڵ سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستاندا ناگونجێت بانگشتی کۆنفرانسەکانی ناکا؟ گفتوگوین پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز ئەگەر سەلام ڕەحمان توێژەری میدیایی. ئەگەر سەلام سڵاو لێ بێم کاتت باش سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان. ئەوەی کە دوێنێ بینیمان ئەو شێوازە لە وەڵامدانەوەی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان تۆکو توێژەرێکی میدیایی چۆن هەڵی دەسەنگێنی؟ سڵاو ڕێزم کاتەی ئێوە سەرجەم بینەرانی بەڕێزی کەناڵەکەتان و ئەم بەرنامەی ئێوەش باش بەگشتی دەتوانین بڵێن پەراوێز خستن یا هەڵاواردنی ڕۆژنامەنووس دەستگای میدیایی لە کاری پیشەیی خۆی جۆرێکە لە پێشێتکاری. ئیتر ئەم پێشێتکاریە هەر کەس و دەستگا و لایەنێکی ڕەسمی یان ناڕەسمی بیکات، چونکە بە پێی یاسای کاری ڕۆژنامەوانی ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەنووس مافی ئەوەی هەیە یەکێ لە مافەکانی ڕۆژنامەنووس کە لە یاساکەدا بەدەق دەستنیشان کراوە ئەوەیە کە ڕۆژنامەنووس مافی هەیە بەشداری کۆڕ و کۆبوونەوە و کۆنگرەی ڕۆژنامەوانی و چالاکیە میدیاییە گشتیەکاندا بکات. هەر بۆیە لەسەر بنەمای ئەم دەقە یاساییە ئێمە دەتوانین بڵێن ئەوەی کە بەرامبەر بە کەناڵی ئەلەف یا با یا هەر کەناڵێکی ڕۆژنامەوانێک پەیامنێرێک دەکرێ لێرە بێ لەوێ بێ لە هەر شوێنێک بێ لە هەر ئاستێکا بێ و هەر کەس و لایەنێک بیکات جۆرێکە لە پێشێتکردنی یاساکە کە لە ناو خودی یاساکەدا یەکێ لە مادەکانی کۆتاییدا ئەوەیە کە لەسەر ئەنجومەنی وەزیران وەلایەنە دەسەڵاتی جێبەجێکردن پێویستە دەقی یاساکان بەگشتی و دەقی یاسایکاری ڕۆژنامەوانی جێبەجێ بکە و بەداخەوە کە ئەگەر هاتوو گرفتێکی شەبێ لە شێوازی ڕووماڵ تێبینیەکی شەبێ لەسەر ڕووماڵی کەناڵی ئەی یا کەناڵی بی ناکرێ مافی ئەوەی لێبستێنرێتەوە کە نەتوانێت ڕووماڵکە نەتوانێت ئامادەی چالاکی یا کۆنگرە و لێدوانە ڕۆژنامەوانیەکان بگوازێتەوە. ئەمە بۆ خۆی جۆرێکە لە پێشێتکاری و دەکرا بەڕێز وتەبێژی حکوومەتی هەرێم بە جۆرێکی دیکە چارەسەری ئەو بابەتە بکە و دەربڕینێکی باشتر معالەجەی ئەو پرسە بکات و لە بنەڕەتیشەوە ناکرێ خواستی تاکلایەنە بۆ جۆری ڕووماڵ یا تێبینی و سەرنجی یەکلایەنە بۆ جۆری ڕووماڵ بکرێتە پێوەەر بۆ ئەوەی کە ئەمە باشە ئەوە خراپە ئەمەم بەدڵە ئەوەم بەدڵ نییە و فڵان کەس نابێ بەشداری بکە لەبەرەوەی من بەدڵم نییە ئەمە نابێتە پێوەەر. ئێمە ڕاستە تێبینیمان هەیە لەسەر کۆی گشتی پرۆسەی دروستکردنی هەواڵ و ڕووماڵکردن لە میدیای کوردیدا، بەڵام هیچ کام لەمانە نابێنە پاساوی ئەوەی کە فڵان کەناڵ مەحروم بکەین یا فڵان ڕۆژنامەنووس مەحروم بکەین لە دەستڕاگەشتنی بە زانیاری و بیریشمان نەچی ئێمە یاسایەکی دیکەمان هەیە یاسای مافی بەدەستخستنی زانیاری هەموو هاوڵاتیەک هەموو تاکێک لە کۆمەڵگەدا بە تایبەتتر ڕۆژنامەنووسان کە پێویستیان یا ئەرکیان بە دوواداچوونی زانیاریە مافی ئەوەیان هەیە پرسیار بکەن، مافی ئەوەیان هەیە حزوریان هەبێ و بە دوای وەڵامی ئەو پرسیارانەدا بگەڕێکە هەیەانەوە. واتە کۆی گشتی قسەکە ئەمەیە کە چی سەیری یاسای کاری ڕۆژنامەوانی بکەین، چی یاسای مافی بەدەستێنانی زانیاری بکەین، چی سەیری بنەماکانی مافی مرۆڤ و ئازادی بیر و ڕاو ئەوەی کە دەستوری عێراقیشمان هەیە مادەی 38 کە مافی دەستڕاگەشتن بە زانیاری و ئازادی بڵاوکردنەوەی مسۆگەت کردووە. هەموو ئەمانە ئەمانگەێنتە ئەو ئەنجامەی کە ئەمەی کراوە بەرامبەر هەر کەناڵێک یا پەیامنێرێک کارێکی لە دەرەوەی یاسایە. باشە کاگەر سەلان کەواتە کارێکی نایاساییە چۆن دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە بەرچاوی هەموو مایکەکانەوە ینی خۆی کارێکی نایاسایی بکە؟ ئایا نایزانن ئەمە نایاساییە شارەزای بڕگە و مادەکان نین یان نا سیغەیەکی یاسایی بۆ دەدۆزنەوە کۆی کە دوێنێ بینیمان
دەڵێ لە پرەنسیب لا دەدەن بە بڕوای وتەبێژە حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ لە پرەنسیپ و بنەمایەتیکیەکان لا دەدەن بۆیە بانگمان نەکردن. هەست دەکەم هەندێشت هەیە مەسەلە لە دەرەوەی دیراسەکردنە لەسەر بنەمای دیراسە و لەسەر بنەمای وردبوونەوە و قوڵبوونەوە لە دەقە یاسایی و ڕێنمایی و یا بڕیارەکان نەکراوە و ئەمە ئەم ئیشکالانە دروست دەکات بۆ نمونە چەند ڕۆژ پێشتریش هەر خودی ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکرد کە ڕووماڵی ڕووداوە کۆمەڵایەتەکان قەدەغەیە ینی هەر ئەمە خۆ وەکو بڕیاریش دەرچوو ینی وەکو چۆن دەڵێ کاردانەوەیەکی شخصی یا کەسی یا وتەبێژ یا هەر کەسێکی دیکە نەبوو کۆی گشتی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بوو کە ڕووماڵی قەدەغە کرد لە کاتی ڕووداوە کۆمەڵای یا تاوانە کۆمەڵایەتەکان ئەبینین ئەمانە دیراسەکراو نین لەسەر بنەمای زانستی لەسەر بنەمای یاساییدا نەڕێژراون بۆیە ئەکەونە ئەو جۆرە هەڵانەوە کە سەرنجامەکەی ڕەنگە بەدڵی خۆیان نەبێ یا ئەنجامەکەی ئەوە نەبێت کە ئەوان دەیانەوێ بە دڵنیاییەوە ئەو کاردانەوە پیشاندانەی بەڕێز وتەبێژی حکوومەتی هەرێم یا بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران بۆ قەدەغەی ڕووماڵ دەتوانین بە کۆی گشتی بڵین لە دەرەوەی چوارچێوە یاساییەکانە کە دەڵێن لە دەرەوەی چوارچێوە یاساییەکانە واتە ئەمە لە ڕووی دروستکردنی ئەم بڕیارەوە پرۆسەی دەرکردنی بڕیارەکان یا پرۆسەی گرتنەبەری ئەم ڕێکارە بەرامبەر بە کەناڵی فڵان یا هەر کەناڵێکی دیکە مەدروست نەبووە و نەی پێکاوە و نەیانتوانیوە وەکو چۆن دەڵێ بگەنە حاڵەتێکی مامەڵەیەکی چەند دروستیان نەکردووە لەگەڵ بابەتەکە. کاگەر سەلان دەتوانرێت چی بکرێ ینی ئەمە کەواتە هەردوێنە لە کۆنفرانسەکەشدا بینیمان بەڕێز وتەبێژە حکوومەتی هەرێمی کوردستان ینی بە کەناڵێکی تریشی و دوو تێشێ ینی لە کۆنفرانسێکی دیکەدا تۆشی لێ نەبی کەواتە ینی دەموچاوی تۆی بەدڵ نەبێ مەسەلەن ڕۆیاوە بیرکردنەوەی تۆی بەدڵ نەبێ ینی حکوومەتە حکوومەتی هەموو خەڵکە بەوانەشەوە ڕخنەی لێ دەگرن بەوانەشەوە پۆسیۆنن دوجار ینی ئەکرێ بەرمەبنای میزاجی ئەو ئەم هەفتەی ئەوی لێبێ و هەفتەی ئەوی لێ نەبێ و هەفتەی ئایندا بڵێ وڵات تۆش ڕەنگە نێیت ئەنی ئەم شێوازە مامەڵەیە هەستەکەی خزمەت بە پرۆسی ئازادی بکە یان چ ڕێکارێک دەگیرێتە بەر ئایا ڕێگاری ڕێگەیەک هەیە بۆ نمونە لە ڕێگەی قانونەوە میدیایەکی لەم شێوەیە میدیاکارێکی لەم شێوەیە کە دەرەکرێت لەو کۆنفرانسانە یان ڕێگەی پێنادرێ بەشداری بکە بیگرێتە بەر؟ بڵێ من دەتوانم ئەوە بڵێم کە بەڕێز وتەبێژی حکوومەتی هەرێم موفق نەبوو سەرکەوتو نەبوو لە دەربڕین و گزارشتکردن لە هەڵوێستەکەی ئەم مۆفق نەبوونە ینی لێکەوتەی دیکەی دەبێ بە تایبەتی ئەوەی کە دەچێتە خانەی ترساندنی ئەوانی دیکەش بەوەی کە ئەگەر بەدڵم نەبووی ئەگەر هەستم کرد ئێستا پەیوەندێکی باشمان هەیە دواتر ئەگەر شتێک هەبوو کاریگەری لەسەر ئەم پەیوەندیانە دروست کرد دەکرێت جەنابی شتی لێ نەبێ ئەمە بۆ خۆی هەڵەیە کە بەسەر وتەبێژی حکوومەتدا تێپەڕی و نەدەکرا بەو جۆرە مامەڵە بکە و ئەمە بۆ خۆی ئەگەر نەیخینە قاڵبی ئەوەی مەترسیدارە ئەمە زەنگێکی مەترسیدارە ناکرێ لایەنی ڕسمی جا حکوومەت بێ سەرۆکایەتی بێ هەر دامەزراوەیەکی فەرمی قیاسی ئەوە بێ پێوەر و پێودانگی بۆ کارکردن لەگەڵ میدیا ئەوە بێ کە بەدڵی ئەو ئیش بکە ئەگە بەدڵی نەبوو پەراوێزی بخا ڕێگەی پێنەدا زانیاری پێنەدا بایکۆتی بکە هەموو ئەم ڕێکارانە بگیرێنە بەر هەڵەیە و پێشێلکارین و ناکرێ حکوومەت بەو زمانە مخاتەبە یا گوتاری خۆی ئاراستەی بەرامبەرەکان بکە و لە بەدڵنیاییەوە خودی کابینەکە حکوومەت دەسەڵاتەکان پێویستیان بە میدیایە و ئەو کەناڵی کە دوێنێ پێرێ مەسەلە پەراوێز خرا یا ڕێگەی پێگیرە ئەو کەناڵە ڕەنگە ڕۆڵێکی گرنگ و گەورە ببینێ لە گەیاندنی دەنگی حکوومەت و ناکرێ حکوومەت کە حکوومەتی نەکتەنیا لایەنگرەکانی و حیزبی پێکێنەری کابینەکەیە بەڵکو حکوومەتی ئۆپۆزیسیۆنیشە حکوومەتی هاوڵاتیە ئەبێ حکوومەت بە یەک چاوسەی بە یەک مەسافەی دووری مامەڵە لەگەڵ هەموو کەناڵ و دەستگاکانە و ناکرێ یەکێکیان هەڵاوێت بکا بە لەبەر ئەوەی تەنیا بەدڵی ئەو ناجوڵێتەوە چونکە ئەسڵ لە کاری میدیاییدا بەدڵبوون و بەدڵنەبوون نییە ئەسڵ لە کاری میدیاییدا گەیاندنی ڕاستی گەیاندنی زانیاری
و پابندیە بە بنەمایەتیکی و یاساییەکان. باشە کاگەر سەران ڕەنگە ئێستا نی کەسێک بڵێ یاوتە بێژە حکوومەت هێرێمی کوردستان بڵێەوە نیە لە ئەمریکاژەم دیارانە دەبینین ئەن حاڵەت یاساین لە ئەمریکان بۆ نمونە وەکو شوێنێک کە پابند بە دیموکراسی دۆناڵد ترەمپ دەبینین پەیامنێر دەردەکا ئەسڵەن جاری وایە قسەی ناشرینیش دەکا ینی ڕەنگە بیانۆکە بەڵام ئەکرێ ئەزمونێکی ناشرین لە جێگەیەکی تر ببینین ئێمە بێنین بۆ کۆمەڵگی خۆمان بکەین بە حاڵەتێکی ئاسایی. ئەجا خۆ ئێستا ئەگەر ئێمە چاو لەوانە بکەین ئەوە وڵاتی دەوروبەرمانەیە وڵاتی دیکەیە شوێنی دیکە هەیە ئەسڵەن ڕێگە بەکاری ڕۆژنامەوانی ئازاد هەرنادا دەکرێت ئێمە چاو لە هەڵە و پەڵەی خەڵکی تر بکەینەوە ئەبێ ئێمە قسە لەسەر دەقە یاساییەکانی خۆمان بکەین ئەرکی حکوومەت جێبەجێکردنی یاسایە ئەوەی کە لە یاسادا هاتووە ئەوە پابند بێ پێوەی و پیشان بدا کە پابندی هەیە بەم دەقە یاسایەوە و کار بۆ جێبەجێکردنی بکوە ئەم پێشێرکاریە ئەگەر لای ئاستێکی خواردتر لە ئاستی سەرۆکایەتی حکوومەت یا ئەنجومەنی وەزیران ئەم پێشێرکاریە کردبایە دەبواە حکوومەت ڕوونکردنەوە بدا و ڕێکاری یاسایی بگرێتە بەر بەرامبەر بە پێشێرکردنی ئەم دەقە یاساییە اینجا ئەگەر بێت و خودی ئەنجومەنی وەزیرانەکە دەسەڵاتە باڵاکەی ڕاپەڕاندن ئەم پێشێرکاریە بکە ئەبێ خەڵک ڕوو لەکوێ بکە ینی ئەمەیە قسەکە ئایا دەکرێت ئێمە حاڵەتێکی ناشرین لە هەر شوێنێ وەکو بەڕێزت باست کرد بکەینە پاسا و بۆ هەڵەی خۆمان ئەمە هەڵەیە و دەکرێت ئێمە بگەڕێنەوە بۆ دەقە یاساییەکانی خۆمان و ئەو دەقە یاسایانەی کە هەمانە بە تایبەتی یاسای کاری ڕۆژنامەوانی یاسای مافی پێدانی زانیاری و کۆی گشتی پرەنسیپەکانی ئەو پرەنسیپانەی کە لە دەستورا هاتوون ئەمانە سەرچاوی ئیلهامی کارکردنی ئێمە بن نەک ڕەفتاری سەرۆکی ئەمریکا لەگەڵ ڕۆژنامە نووسەکە و لەوێشە لە ناو کۆمەڵگەی ئەمریکی و ژینگەی میدیایی ئەمریکیشدا ئەو ڕەفتارانەی کە دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا بەرامبەر بە میدیادەیەکە پێشوازی لێکراو نین و ڕەخنە لێگیراون و قسەیان لەسەر دەکرێت و بە جۆرێک لە مامەڵەیەکی نادروستی سەرۆکی وڵاتەکە لەگەڵ دام و دەستگا میدیاییەکان لێک دەدرێتەوە. کاگەر سەلان ینی دوێنێکە من متابعە و کەسانەمە کرد کە تێبینی خۆیان نووسی بۆ ڕخنی خۆیان یا بۆچوونی خۆیان لەسەر ئەو ڕفتاری دوێنێ خست بۆ ڕوو هەندێکیان دەڵێن ئەمە پەیوەندی بە ئازادی میدیاوە نییە و دەبینین دایان ماگ لە بەردەم و تەبێژی حکوومەت هێرێمی کوردستاندا بوو کە ئۆپۆزیسیۆنن هەندێکیان هەر بە حکوومەتی ماوە بە سەرچوو ناوی دەبن کەچی بە ئاسایی مایکەکەیان دانابووە دەیانتوانی پرسیاری خۆیان بکەن ئەمە پەیوەندی بە بابەتێکی ناکۆکی سیاسی ئەوەیە لەسەر مەسەلەن یان سەرۆکی حکوومەت یان لەگەڵ ئەو کەسێکی خاوەنددارێتی ئەو کەناڵە دەکات کە بانگ نەکراوە بۆ کۆنفرانسەکە. ئەم هۆکارەکەی هەرچی بێ ئەگەر بێت و هۆکارێکی پاڵنەرێکی سیاسی یا پاڵنەرێکی بەرژەوەندی خوازانە یا هەر پاڵنەری ململانێ و کێبڕکەی ناوخۆیی هەرچی بێ ئێمە ئەوە بەجێ بێڵین بۆ لێکدانەوەی کەسانی سیاسی بەڵام لە ڕووی یاساییەوە لە ڕووی میدیاییەوە ئەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران یا وتە بێژەکەی باوا بڵێ مۆفەق و سەرکەوتوو نەبوو لە مامەڵەکردنی پیشەیانە و دروست لەگەڵ کەناڵێکی میدیاییە ئەمە خودی خۆی پێشێرکاریە پاساوەکەی هەرچی بێ وەکو ئەوەی کە پیشانیدا پاساوەکەی ئەوەیە کە ڕووماڵی ئەو کەناڵە بە دڵی حکوومەت نییە کاتێ ڕووماڵ بە دڵی حکوومەت نییە ئەمە بۆ خۆی قسە هەڵەگرێ نابێ ئەمە بکرێتە پێوەەر بۆ مامەڵەکردن لەگەڵ میدیادا ئێمە دەزانین ساڵانی پێشوو دەرگای کەناڵی نووسنگەی کەناڵی میدیایی لە هەولێر بۆ نمونە کلیلی لێدراوە کەناڵ هەیە سووتێنراوە لە سلێمانی بۆ نمونە تەنیا لەبەر چی لەبەرەوەی پەخشەکەی یا پەیامەکەی بە دڵی لایەنی دەسەڵات نەبووە ئەمانە بۆ خۆی ئیشکالن ئیشکالی ئەوەی کە عەقڵیەتی بەڕێوەبردننی دەسەڵات بە تایبەتی دەسەڵاتی ئیداری و سیاسی ئەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ ئەم هەلومەرجە نوێیەی کە لە دنیادا هەیە لەگەڵ بنەما یاساییەکان لەگەڵ پێوەرەکانی مافی مرۆڤ لەگەڵ ئازادی بیرروڕا لەگەڵ مافی خەڵک بۆ دەستڕاگەشتنی بە زانیاری و مامەڵەیەکی دروست لەگەڵ میدیا و میدیاکاران بکە مامەڵەکە دروست نییە اینجا پاساوەکەی هەرچی بێ ئەمەیان وەکو چۆن دەڵێ بە ئەستۆی خۆیان بە گەرمی خۆیان بەڵام ئێمە تێبینی ئەەکەین ماوەیەکی زۆرە
حکوومەت یا دەسەڵاتی ڕاپەڕاندن باوا بڵێم تێبینی لەسەر ئەدای یا ڕووماڵی پلانە کەناڵ هەیە کە هەر لە هەولێرە ئەمانە دەکرێت مەسەلەن لێکتێگەشتن هەبێ لە بینیان دەکرێت قسەیان لەگەڵ بکرێت دەکرێت بچنە پێشەوە لێیان ببوورە دەرگایان بەڕوودا بکەنەوە باشە کاگەر سەلان باشتر لە یەک تێبگەن کاگەر سەلان دو پرسیارم ینی ئایا ئێستا ڕێگە چارە چییە وتەبێژە حکومەت هێرێمی کوردستان ئایا پێویست بەواکە مەسەلەن داوای لێبوردن بکە یانی ئایا ئەسڵەن ئەو خۆی کارەکەی خۆی بە هەڵە دەزانێ یان وەکو خۆی وتیێشێ تۆ ینی لە کۆنفرانسیایندەدا ئێوەش ئامادە نەبن یان ئەوەی ئەو کەناڵە دەتوانێت ڕێگەی یاسایی بگرێتە بەر ئایا ڕێگەی یاسایی بۆ پرسێکی لەم شێوەیە کاندێک گومان دەکەن ئەنی هۆکارەکە پرسی سیاسی بێنەک پەیوەندی بە ئازادیەوە بێ نەتیجەی دەبێ بەڵێ بێگومان ئەگەر وەکو ئاماژەم پێکرد دەربڕین و گزارشتەکانی بەڕێز وتەبێژی حکوومەت سەرکەوتوانە نەبوون هەڵەی تێدا بوو زبر بوون هەڕەشە ئامێز بوون ئەمانە هەمووی بەلایەک وە دەکرێت ئەم بەڕێزە کە ئەرکی وتەبێژی حکوومەتە بە یەک چاو سەیری هەموو کەناڵەکان بکە و مامەڵەیەکی دروست و پیشەیی چووکە لە بنەڕەتدا خۆی ڕۆژنامە نووس بووە کە ئێستا لەو پێگەیەدایە دەبێ باشتر لە مامەڵەیەکی باشتر و دروستتر لەگەڵ میدیا و میدیاکاران بکە و دەرگای بەڕووی هەموو لایەکدا بکاتەوە و زانیاری بۆ کەناڵێک و دوو کەناڵ قۆرق نەکات لەسەر حیسابی ئەوانی دیکە و هەموو ئەمانە پرۆسەیەکن کاریگەریان دەبێت لەسەر جوانکردنی ڕوخساری حکوومەت لەسەر گەیاندنی پەیامی حکوومەت و بە پێچەوانەوە هەر پێشێرکاریەکە بەڕێزیان یا هەر کەسێکی دیکە لە حکوومەتدا دەیکات کاریگەری نەرێنی لەسەر حکوومەتەکە دەبێ و ئێمە بیریشمان نەچێتەوە کە میدیا و مامەڵەکردن لەگەڵ میدیا بە عەقڵیەتی ئەمنیانە نابێ ئەبێ ئێمە ئەو خاڵە لەبەر چاو بگرین دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتی ڕاپەڕاندن دەبێ بە عەقڵێکی کراوە بە بیرکردنەوەیەکی کراوە مامەڵە لەگەڵ میدیا و میدیاکاران بکە نەک بە عەقڵی ئەمنی کاتێ بە عەقڵی ئەمنی سەیری میدیا دەکەی ئێدی هەموو شتێک بە ڕەشوسپی ئەبینێ عەقڵی ئەمنی کێشەی ئەوەیە کە ناوەندگیری و ناوەڕاستی نییە یا ڕەتی ئەکاتەوە یا زۆر بە پەسەندی ئەکا ئەم جۆرە عەقڵیەتە ئەگە بەردەوام بێ لە ئیدارەدانی دەسەڵاتی ڕاپەڕاندندا لێکەوتەی خراپتری دەبێ و مەترسی زیاتر لەسەر پانتایی ئازادی ڕاگەیاندن و کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە دروست دەکات چونکە منطقی تیان نییە هیچ لۆژیکی نییە بەس لەبەر ئەوەی ڕووماڵی فلان کەناڵم بەدڵ نەبێ دای بخەم یا پەراوێزی بخەم یا قفڵ لە دەرگاکەی بدەم یاخو پەخشەکەی لە پەخشەکەی ڕابگرم یا سنووردار بکەم ئەمە لۆژیکی نییە دەلالەتە لەسەر ئەوەی کە بەڕاستی بڵێم دەسەڵاتی ڕاپەڕاندن و ئیداری سیاسی لە هەرێمی کوردستان نەگەیشتوتە ئەو ئاستەی کە بتوانێ مامەڵەیەکی پیشەیی لەگەڵ میدیا و میدیاکار بکە ئەو لە پێناو گەیاندنی پەیامی خۆی پێویستی بە هەمویان دەبێ بەڵام بەداخەوە زانیاری قۆرق دەکا بۆ چەند کەناڵێک کە نزیکی خۆینە بڕیاری سەیر و سەمەرە دەربارەی کاری میدیایی دەردەکا بەبێ ئەوەی دیراسی پێشوەختی کرابێ و بێبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ مەرجعیەتی کاری میدیایی بۆ نمونە سندیکای ڕۆژنامە نووسان بۆ نمونە ینی هەندێک بڕیار هەیە کە پەیوەستن بە کاری میدیاییەوە ناکرێ بەبێ پرسی سندیکا بکرێ ناکرێ بە پێپرسی لایەنی پەیوەندیدار بە کاری میدیاییەوە بکرێن و ئەمانە کاریگەری گەورەیان دەبێت لەسەر وێنای حکوومەت دوجار لای هاوڵاتی چونکە ئێمە لە هەرێمی کوردستان ینی ئەبێ ئەو ڕاستیە بزانین ئەمە عێراقی کۆن نییە تەنیا کەناڵی عێراق و شەباب و نازانم چەند یەک دوو کەناڵ هەبێت و ئیتر ئەوەی ئەو تەلەڤیزیۆنە نەیوت کەس نەیزانێ نەخێوان نییە ئەمڕۆ دنیا کراوەیە هەموو هاوڵاتیەک وەکو ڕۆژنامە نووس ئەتوانێ لە پلاتفۆرمەکانی سۆسیال میدیا لە بەردەستیدا زانیاری و ناوەڕۆکی میدیایی بەرهەم بێنێ و بڵاو بکاتەوە و هەواڵ بنووسێت و هەواڵ بڵاو کاتەوە و سەرنج و بیر و ڕای خۆی بگەێنێ کەواتە لەگەڵ ئەم سەردەمەیان ناکرێ بۆ عەقڵیەتە ئەمنیەوە ئیش بکەین ئەگەر هاتوو کەناڵەکەی ئێمە نەیوت یا ئێمە خۆمان نەمانوت ئیتر زانیاریەکە ناگاتە هیچ کەس یا هیچ شوێیەک
بۆیە ئەبێ ئەم عقلیەتە ڕاز بکرێتەوە و داواشم وایە کە ئەو بەڕێزانە وتەبێژی سەرۆکی وتەبێژی ئەنجومەنی وەزیران وە کۆی کابینەکە لاپەڕەیەکی نوێ هەڵ بدەنەوە لە مامەڵەکردن لەگەڵ کاری میدیا و ڕۆژنامەنووس و کەناڵەکانی ڕاگەیاندندا بە جۆرێکە بە یەک مەسافە بە یەک دووری هەمووان وەکو یەک ببینن. بەڕێز کاگەرسەلان ڕەحمان توێژەری میدیایی سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان، سپاس بۆ خستنە ڕۆی سەرنج و تێبینیەکانن لەسەر کۆنگرە ڕۆژنامەوانێکی دوێنی وتەبێژە حکوومەت هێرێمی کوردستان.